دازە خۆشمەوەی ڕۆژی سە جارەوە دەڵێ ئەرە وڵا 2020 ساڵێکی خۆش بوو خراپ نەبوویت هەندێکیش ناخۆش بوو بەس ئیتر تێپەڕین ئینشەڵا ساڵی 2020 ساڵێکی زۆر خۆش دەبێت بە هیوای سەرکەوتی این هەموو خەڵک کوردستان والله زۆر چتی لە ژیانمانە گۆڕی بەڕاستی یعنی چاومان کردەوە زانیمان کە چ شتێ لێ باشە کە چ شتێ لێ خراپە چ شتێ لێ بەرزمانی کردەوە اینجا لە ژیانمانە ناخۆشیەلێک ڕوودا هیوادارم کە ئەو شتێلێتە دووبارە نەبێتەوە بەس زۆر ئومیدیشمەیە کە 2020 ساڵێکی زۆر خۆشە بۆمان. خاتونە دایکتە؟ بەڵێ. چی پێڵی بە دایکە؟ سۆمی. چی پێڵی؟ سۆمی. چی پێڵی شتێکی پێ بێژە پێیەژی چی؟ خۆشت گەرەکە؟ زۆر. پێ بێژە دای مامان زۆر خۆشمەوەی. پێ بێژە دەی. دازە خۆشمەوەی. ڕۆژی سە جارەوە دەڵێ ئەرە وڵا. چۆنە پەیوەندی دایک و کچاوە بێکەوە؟ خۆشە. باشە. چی وایەکەیە بۆ ساڵی 2025 بە بڕۆی تۆ ساڵێکی چۆنە بێت؟ ساڵێکی زۆر خۆشە بۆ ئێمە جەشن دەگرین لە ساڵی 2025. چەند جۆرە دایکی لەگەڵ یاڵێتەوە کاریەکە.